جاردەی دڵی خۆت بی گۆرانی و مۆسیقای ڕەسەنی کوردی لە ڕادیۆی گەڕیان لە ڕادیۆی گەڕیان كيف ياكي لا يهميم أغجر بك ميلي آوی سلیمانی آوی سلیمانی آوی سلیمانی کارگای دلانی آوی سلیمانی آوی سلیمانی ئاوی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. سڵاوتان لێبێ خۆشەویستان بینەرانی پەیجی ڕادیۆی گەڕیان گەڕیانێزی بینەرانی بیسەرانی ڕادیۆ میلی گەڕیان زۆر بەختەوەرم ئەمڕۆ لە بەرنامەیەکتری ئارەزومەندانی هونەر ئەوانەی کە هونەری ڕاستەقینەیان خۆشەیە هونەری میلی خامەکەی نەک ئەوەی کە دەستکاری کراوەسا ئەوەی کە هەر پەنجانی بە ئیقاعەکە وەسە خۆی کابرا ئەحمەد شەماڵی ڕەحمەتی ئەیوە قسەکردە بە سەریعی ئەمە هونەرە جوانە منەمەوێت لێ تێبگەن کە هونەری میلی مەبەستمان چی ئەوە زەڕ ببوونایی هەردوو ژەنیاری بەتوانە کاکە سەرۆڕانی بەخێر بەیەخوا لە ڕانەوە کاکە مشیر تاقانە ئەوەندەی من بیرم بێت لەگەڵ تەمەنی خۆمان لەو کاتەی من تێکەڵای هونەری میلی بوومە و خەریکی نایە لەگەڵ خۆی و باوکی و خانەوادەکەی لەو دەبەری پشدەر و بتوێن و ڕانیە و قەڵازی و چواخۆڕنەوە هەتا هەولێریش کەم هونەرمەندی میلی ناودار هەیە بە نایەکەی کاکە مشیرەوە چەندین بەرهەمی بڵاونە بێتەوە بەخێر بەنیاخوا دیارە ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستم لێرەیە هونەرمەندی دێرین هونەرمەندی میلی دەنگخۆش دەنگزوڵاڵ ئەوەی کە بەڕاستی چریکەیەک و قاسپێشی زۆر تایبەتی هەیە هونەرمەندی میلی کاک حەمیدوێ کەسە کاک حەمیدجان بەخێر سوێدەکانی ڕادیۆی گەڕیان بە ئێوە ئەوەدانتر بووە جوانتر بوو یاخوا بەخێر بێن قوربانتم سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕادیۆی گەڕیان سپاس بۆ تۆی ئەزیز و خۆشەویستم کاک حەمیدجان خۆشەویستانی ڕادیۆ میلی گەڕیان بینەرانی گەڕیانێزی بینەرانمان لە سوشیال میدیا لە گەڕیان میدیا ئازیزانم ئەمڕۆ ڕۆژێکتان بۆ تایبەتەکەین بە هونەری میلی من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ ڕێم کەوتە بازاری لەنگەکان یا بازاری کوانەی پێڵەن لای خۆمان پیاوێکی بەتەمەن بەڕاستی لەم بێکاسپێتی و لەم بێبژێوی ژیانەیە دیارە هیچ کەسابەتیان نییە بەخوا کە چوومە ناو بازارەکەەوە چۆڵ ینی ئەتوانم بڵم ساری پیا بڕۆشتا بە ناو خەسەرێکە هیچ نەبوو بەڵام بانگی کردم زۆر دڵخۆش بووتی ئەوە تا گوێ لە ڕادیۆکەی واگرم ڕادیۆی گەڕیان ئەمە بەڕاستی مای خۆشحاڵی بۆ من کە ئێمە توانی بێتمان هەریج نەبێت لەم قەیران و نەهامەتی و لەم هەموو تەنگانەیە لەم هەموو قوربەسەری دووچاری وڵات و ناوچەکە بۆتەوە لە کۆرۆنا و لە بێموچەیی و لە نەهامەتی دڵی خەڵک خۆشببین بە ئەم گۆرانیە جوانانی کە هەیە من دوایەتمە لای دەمەتەقی لەگەڵ کاک حەمیدوێ کەس ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێت دوای گۆرانیەکانە توان پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلەکەی کە دامانناوە 1970 470 54 و یاخۆ ژمارەی کۆڕەک کە ڤایبەریشی لەسەرە 1950 1925 و یاخۆ ژمارەی ئاسیەکترمانێک کە وەتساپی لەسەرە بۆ کوردانی تاراوگا 1970 1970 ئەچینە لای گۆرانیەک دواتر دەمەتەقی لەگەڵ کاک حەمید دەکەین کە ماوەیەکی زۆرەونە لە بواری هونەرە دیارە دنیای کێشە و مەشاکل و پرسە و ناخۆشی و نەهامەتەکانی ژیان هۆکار بۆ من خۆمەی زانم ئەساسەکەم دوای خۆی بۆتان باس بکە بەس با گوێ لە گۆرانیشی خۆشی کاک حەمید بگری بۆی کە بمان گەڕێنێتەوە بۆ دنیا پاک و جوانەکەی هونەری میلی
تيمين بويا بربوتوايا قليتي لا من دكي او محكمات يبيم دكي نابم دينا نادات بينم لا يخلجي الباسيم نكاي دەست و پەنجەتان خۆش بێ کاکە سەرۆک کاکە موشیر ئەو دەنگە زوڵاڵەت هەر خۆش بێ کاک حەمیدجان بەڕاستی منە گەڕانەوە بۆ سەردەمی جوانیەکانی هونەری میلی هەر خۆم وان پێشبینیە کرد کاکە ئەوی بستواری هونەرمەندی خۆشەویستی بۆکان و کوردستان و هەموو کوردستان ئەڵە هەزار ساڵ بە کارمەندایان ڕادیۆگەڕیان بە خێراتنی کاک حەمید بێکەس میوانەکان ئەکات کاگەیوب دڵ و گوڵی بۆ نردوون کاک کەمال پەرۆژ هەڵە سڵاو لە کاک حەمید بێکەس کاک ئالام فەخرەدین ئەڵە ئای لە مریەمێ مریەم بۆکانی داینە ڕانەکەت
ئەخوا بزان مەقسەی هینە ئایلا مریەم ئەوە هەموو بیرەوەری خەڵکیشا لەگەڵ ئەو گۆرانیە قوربانە بمی ئەوەی جیلی ئاشتاکان بێت ئەو گۆرانیانەی هەرگیز دەبەرچاو هێشتا حوتە بخات و بانە عیرفان پێشکەشکاری سەرکەوتوی ڕادیۆ میلی گەڕانە سڵاوتان لێ بێ دەستان خۆش بێ سوپاس کاکە توانە قادری هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان هاوڕێی خۆمان ئەڵە باشە مامە جەزاجیان چیمان کردای لە دوورە وڵات بەس نییە تۆ هەی جارجارێ خەمەکانمان بە دەیبراکەم هیوادارم ئێمە بتوانی بێتمان خەمەکانی ئێوە خەمی خەڵکی بڕێنینەوە لاوی قەرەداغی ئەڵێ لە نەرویجەوە سڵاو هەتا کوردستان لێرەوەتان نەرویج بۆ کە ئاکە لاوی قەرەداغی بانە عیرفان ئەڵە سەرکەوتوو بن سوپاس کاکە مەجیزیرەک و نەرمەندی گەرمیان و کەلاوی خۆشەویست و نەرمەندی دێرین و سەرۆکی لقی کۆمەڵی هونەری میلی کوردستان لەو دەبەرە ئەڵێ سڵاو بە خێراتی میانە بەڕێزەکان کاکە مەجیجیان تۆ ڕۆح و دڵمانی چاو ماجەکەین خۆشەویستانم لە بەرنمەکە ڕاستەخۆ لەگەڵتانین هیوادارم ئەو خۆشەویستانی کە زەحمەت دەکێشن کۆمنت دەنووسن لایکەکەن لەگەڵیشیان شەیریکەنم ڤیددیۆ بۆی زۆرترین بینەری هەبێت لە هەموو شوێنێک لە شوێنێک کورد لێوێ با ئەو کوردانە بینەری ئەم ڤیددیۆ بن لای خۆتانەوە ڤیددیۆکە شەیر بکەن ڕەحمانی حاجی ڕەحیم ئەڵە سڵاوتان لێ بێ زۆر سوپاسەکەین کاک حەمیدجان هۆی دابڕانەکە خۆی یەک دنیاشتە ئەوەی کە لە هەمووی خەتەرتر بوو ماوەیە گەمان بیست هەمومان باوەڕدارین و منش ئێستا نوێژەکەم سواز بۆخوا زۆر ئاسەیە بەڵام ترسا بنوتیان دوورەکەویتەوە لە هوەر بەڕاستیەوە ئەوە شتێکی خۆش نەبوو بۆمە وەڵا خۆ ماوەیەکی زۆر بوو مابەت جەزا دوورکەوتمەوە من حەزەکەم یەکشتت بۆ بژێرمەوە ڕۆژێک لە ڕۆژانی پارە کە منعەتە جەول بوو قەدەغەی ئاتوچۆ بوو کەرەنتینە بوو کۆرۆنا بوو بەرنامەیەکمان کرد لێرە گۆرانی مۆسیقا بوو لەگەڵشە بەڕێز کاگەحەنەوەکەمان هێنابوو قسەی خۆشی بۆ خەڵکە کرد و پێەکەنین کابرای تەلەفۆنی بۆ ئێمە کرد سوێن بەخواوەوە بە سەدەقە حسابە و تیچکە من لەم کاتەیە خەریب لە ماڵەوە جەڵدە لێم ئەوەنە پێکەنیم بۆ خۆم دڵم خۆش بوو یعنی هونەرەکەی تۆش من پێم وایە هونەرە ئەگەر لە شوێنێکی خراپە بەکارنێت لە شوێنێکا بۆشتی خراپ بەکارنێت شەڕەجنی و قسەی ناشرینیتیانە بێ وەڵا سپاس بەخوای مامە فتوانەیەم بەڵام بەخوا گوناح نییە من بەخۆ دەزانێ من لە هەموو حیاتمدا لە هونەرەکەی خۆم شەڕەجنی و ئەو شتانم نەکرد وەقت هیچ نایکەم لە دوور مەکەورە تۆ بەیوا مەکە بۆ شوێ لە هونەرەکە دوورکەویتەوە ئەو خەڵکە مەحروم بکەی لە ئای لە مریەم بۆکان هیچ مامە جەزا حیبەتی خۆت و کەناڵی گەڕیان هەڵبەتە ئیتۆ جیاوازە دەنا من زۆر داوایان کردم بۆ زۆر شوێن نەچوومە زۆر دڵنیام کاک حەمید هەموو کات لەگەڵ منە وەکو برایەکی گەورە وەکو هاوڕێکی دیرین وەکو برایەکی گەورەی خۆم جارێکەوە هەرگیز دەستی ناوبەڕوویەوە لە هەر شوێنێک بووین لە ساڵی هەشتاکانە باوەڕتانە بێ دانیشتن لە ماڵانە زۆر جا قەدەغە بوو کە شەوێکیان بۆ لەدایکبوونی کوڕەکەم بوو ساڵی هەشتاونە بوو کاک حەمید بەخۆی گروپێکی جوانەوە هاتن شەوێک وابزانام 2 ساعتمان بە ڤیددیۆ تۆمار کردەوە کە تا ئێستاەوە ئەرشیڤیانیش دانیشتی هەتا بەینی ڕۆژ بۆ دانیشتین 2 ساعتمان بە ڤیددیۆ تۆمار کرد کەەوە ئەرشیڤێکی زۆر دەگمەنە تا ئێستاماوە بە کلارنێت و بەزەر بوو بە باڵم بە هەموو بەشتێکی چەندتور و یادی بەخێر بەحمەد لێ ئەرەوەڵا کارلارنێت دێسا لە ئەڵمانیا ڕێزمان بەحمەد خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان و بینەرانمان لە سوۆشیال میدیای گەڕیان و بینەرانمان لە گەڕیانێزی تەلەڤیزیۆنی گەڕیان ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکری هەچ پەیام و هەچ پرسیارێکتان نەبوو لە کاک حەمید بێکەس و میوانەکانی ئەتوان لە ڕێگەی ژمارە مۆبایلانی کە دامان ناو پەیوەندی بکەن کاک حەمید ئێمەش حەزمان بەخوا لە گۆرانیە بەچای لە مەریەمێ خوای هەڵم خەی لەم بەر بۆ ئەو بەر ئەوە هەموو لە بەرمانە ئەوەی جیلی هەشتاکان بێ ئێستا لە بەر خۆیڵێتەوە تاشتی خۆ خۆشترە کاکە سڵاو ڕێز بۆ ئاوارە تەختەقی خۆشەویست کە لەگەڵمانە ناو سوودەیە دێرە لە دەشتی کامێرەوەش هونەرمەندێکی خۆشەویستی میلی ڕۆحسووکە خۆشەویستی جەماوەڕەکەیەتی و ئەم برادرانەوە نەوەکو خزمێلیاتوە دایم بێکەوەن کاکە مەشیر و هەموو کوێ خانەوادەین ئێمە ژەگەڵی وای فەرقمان نییە برای ئێوە فەرموو کاک بشیرجان قريب من
لنبري بو عمبري ويا هلا مدي لنبري بو عمبري من خيت باغلي باني لا لبر او باني لانا هرب وجيني جوانا وجيني ناشرين دلي كرتانا وجيني ناشرين دلي كرتانا تشوتري من لا سليماني وكلا تشوتري من لا سليماني أوريد جديدي باغي قتاني أوريد جديدي باغي قتاني أرلا مرياني مريم بكاني أرلا مرياني مريم بكاني دايري رانا كذي سرخة مباني زبني مباني ربي كالبق مني نعكا يكوسي نروان تشبين توليا كيدوسي نروان تشبين توليا كيدوسي أرلا مريامي مريم بكاني أرلا مريامي مريم بكاني دايني ران كذي سبني مباني دايني ران كذي سبني مباني یاخوا دەمی خۆش بێت دەستان خۆش بێ بەڕاستی منە گەڕانەوە ڕێک بۆ هەفتاکان خەڵک لەگەڵەوەی کە سەردەمی ژێردەستەوی و زوڵم و زۆرداری بوو بەڵام هەر بەو سەردەما لە سەردەمی زێڕین چووکە سەردەمی زێڕینی هوەر بوو هوەر تایە بە قیمەت و بە نرخ بوو لە هەموو ئەم دەبەرەیەک پیچی باڵەبان دەست ناکەەوە بە ئەبا بەرادران باتنە بۆ لای کاکە مەشیر و کاک قاسم و بۆ مەنتیقەیە تا پیچیشیان دەسەکەوت و هەروەها هوەر بە شێوەیەک بە نرخ بوو هەموو کەسێک بە خۆی ناوە گۆرانی بێش ئێستا لەگەڵ ڕێزمە ئێمە ڕۆژانە لە ساوناکەی کە پێم ببوورە بڵێن ساونە ئەستۆدیۆکەی ڕادیۆی گەڕێنەوە هوەرە پێشکەشەکەین لە کاتێکە لە دەرگای چەندین بەرپرسمان ناوە بە ئێمەڵە نێوە نزیکن لە دەسەڵات ئەو دەسەڵاتێک کە ئێمە لێ نزیکین هەر دوێنە سەردانی چەندی شوێنمان کردەوە کەس ئامادە نەبووە بە یەک پیلێ قەڵەمی هاوکاری ئەم ڕادیۆ بکە یا ئەم کەناڵە یعنی تێناگەم خانمە مۆدێرێکمان لەگەڵا بۆیە وەڵای داوانای زۆر باش بووە احتیمالی مەش مارسیسێکی جی کلاسمان دەستکەوتەیە لەبەر ڕادیۆکەیە دامەنە بەس ئەوە هوەرە جوانە پێشکەشەکەین ئێمە نامانێم هوەرە لە ناوچێ ئێمە کاتێک ئەم هوەرەمان پێشکەش کردووە کە وڵات پڕ بووە لە قەیران وڵات دووچاری شەڕی تاریکپەرستان و داعش بووبەوە کە ڕۆژانە پێشمەگەیان شەهید دەکرد و ئەچوونە هەر شوێنێکیش پەلاماری ئەمێری مۆسیقییانەیە لەو شوێنە لە مەراسیمێکە ئالەتەکانیان تێک و پێگەشتەکانیان و حرامە ئێمە لەو کاتێ نەمانێش هوەری میلی بوەستێ لەو کاتەیە بەردەوام بووین بە پشتیوانی ئەم هوەرمەندە میلیە دەنگخۆشانە کاک حامید و کاک مەحموو ئەو جیلەی کە هەیە ئەم نەوە تازانەش هەندێکیان بەڕاستی خزمەتێکی زۆریان بە هوەری میلی کردووە کاک بێسون جەمالی هوەرمەندە پێم وایە بێڵە کاک دەزا پێی بڵێ باسی دانیشتەکەی گوندی قشلاق بکاتی ساڵی 1970 لەگەڵ مەحموو محەممەد ئەگەر کاک حەمید جانەوەم بۆ باسکەی قورئانی لە یادم نەماوە نەبە قورئان بەزەو دانیشتنایەکێکە لە دانیشتەکان کە ئەو گۆرانیانەی هیوادارم بیر بکەوێتەوە کە لەگەڵ مەحموو محەممەد لە هەشتاکانەوە ئەو دەنگانەوەیکی زۆریە بۆ پێم وایە پەنایە بۆ بەردێنم یەکەم جار لێ بڵاوەوە خۆی ئەوانە زای چۆنە یەکەم جار کە هاتم مسلمانی خەڵک تەبان نادەناسین بۆ خودزانانی هەشەوە لە ماڵێک بوو بەڵەوە دا ئەو کات هوەری ئەو کاتی شتێکی خۆش بوو بەڕاستی شتێکی خۆش بوو مەسەلا وەک شتێکی ئێستاوە ئەو ئالات و مۆسیقات و تەورە شتە نەبووە نەوەڵا هەر تەجیلێکیان ئێساوای ماڵە حەمەی پەرەجێک تەجیلیان داناوە تەجیلێکی بەکرێ بڵێ تەجیلەکە ئاوە لەو گۆڕی دانراوە کاسێتێکی لەسەر و دەست پێکراوە ئەو شەوەکی لە ماڵە حەمەی سەی خەدر بووین خالدی کەلسومیش لێ بوو بەڵێ ئومێدی نەیبوو مشیری نەیبوو ڕەحیمی نەیبوو سێ باڵەبان بەخوا مهم بۆ لە چوارباخ
هەتا بەیانی ڕۆژ بۆ تۆ ئێمە بەس گۆرانی ماوتۆ یاخوا تەمەند درێژ بی کاک ڕەحمانی حاجی ڕەحیم لە ئەڵمانی ئەڵێم دەنگە ڕەسەنانە ون نابن واروەها کاک ڕەحمان جایەک تر ئەڵێ دەنگی زۆر خۆشە هیوادارم حەمەی مەڵک بانگێشتی بەرنامەکە بکەن حەمەی مەڵک پێنجێنیە هونەرمەندێکی میلی دەنگ خۆشە وەڵای خۆشم هیوادارم زۆر هەوڵشم ماوە لە ڕێگەی برادرە پێنجێنەکان و خزمەکانمەوە بیدۆزینەوە بانگێشتیان بەرنامەی بکەین کاکە ڕەحمانجان کاک مەجیزیرە گەڵێ ئایا هونەرمەندەکەمان شارەزایی لەوتنی مەقامات هەیە وەڵایی کاک مەجیجان من لە باتیە و جا بەمەوە زۆر شتی خۆشم لێبینێ لە کاک حەمید پێڵی مەقامێک و دوای شتێکی سەعیلەزەری کوردستانیشمان بۆ بڵێت بەڵام دیارە هەندێک هونەرمەندی میلیمان هەیە وەکو سەید براهیم و چەندی هونەرمەندی تر کە گۆرانیەکانی سەعیلەزەری کوردستانی وتێتەوە لەبەر سەعیلەزغەر شاکاری هونەری کوردی بۆ ینی ئەتوانم بڵێم ئەیتر ئیمپراتۆری هونەری کوردی لەگە مۆسیقایەکی سنەتی ئەوتێتی ئەم هونەرمەندە میلیانی خۆمان کە لەگە باڵەبانە ئەیڵێنەوە چێژێکی تری هەیە ینی هەر هەمان گۆرانیە بەڵام زۆر بەخۆشی ئەمیش ئەوترێت دوایی تەکلیفی لێکەنە گۆرانیمان پێشکەشە کاکە دلێری سیدی کاک دلێری هونەرمەندی خۆشەویست لە دەروی وڵاتەوە لە تاراگۆڵە تەمەند درێژ بن ئینشاڵڵا دەستان خۆش بێت کاکە ڕێباسپایەقی مادوونەناسی مۆنتێری خۆبەخش و گورەوەڵا مۆنتێر و وێنەگر و هەموو جێبەجەکاری بەرنامەکانمان ئەڵێ هەزار مۆدێل قوربانتان بێت ئینشاڵڵا زۆر سپاس کاکە ڕێبازیان چاو ماجەکەین کاکە ڕەحمان جانزانم لە پێنجەنە بەس وەڵی دەسم نەکەوتۆ کاکە حەمەی بەڵاگەیەکە لە گۆرای مێژە بەناوبانگە دەنگ خۆشەکان کاکە عەبدوڵای مامەجی ئەڵە کاک جەزا باسی دانیشتنی قادری مەلا چاوڕەش بکات کاک حەمید خۆیت زێتۆلەوانەڵە بیرم نەماوە لەدە نازم خۆ بەخوا لە لایەک شەڵوانەی وا بێت چکە منشتم بیرەچێتەوە بەڕاستی دڵەداوەی لەگەڵ قاری مەلا چاوڕەش جارێک لە یادی بەخێر ڕێز بەزار ڕەحمەتی لەبێ لە ماڵی ئازادی کاکە برا دانیش بوون برای نەوزادی کاکە برا دانیشتن شەو منیان با کرد ئەمە زۆر هیلاک بووم تم بە قورئان ناتوانم دوای چوم لە سەیدێلێک لێرە لە ئینەوە حەبێکم کرد دوای ڕۆشتین بۆ وێ کە چوین بۆ وێ ئەمنۆ کاقارم و یاسب نەوزادی کاکە براش ما بێ بینی لەگە ڕێبواری خۆش نەبوو ڕێبواری مەلازادە هەر لەوێ وەک بزەم ئاش بوونەوە سپاس بۆ خوای دانیشتین هەندێک جیازیانە نابوو جیازەکانەوە بۆ شتانە ئیشی نەکرد من کاکە بابەحەی بێڵێن قارتی وەڵام کوڕەتم کاکە گوێ مەدە دەی بابەحەی بێڵێ وەڵا دەستمان پێ کرد ئەخ بۆ تۆ کێشە نیە ماشەڵڵا دەنگی خۆ دەڵێن قوربان لەگەڵ کاقار بۆ خۆی ڕێسڵام هەیە بۆی بۆ کاک ڕێبواری مەلازادەش لەگەڵ کاقار و ئاسڵ یەک دوو شریکمان پڕ کردەوە بە درەنگی شەوە ئەوجا ڕێبواری مەلازادە هات قوربان لەوێشەوە لەگەڵی دانیشتین هەتا بەیانی باجیدا چون لە مزگەوتی کاکەمەی شێخ لۆژەکەمان کرد و یاوی شۆ بنەوە بۆ حەمامەکە و لێهاتین لەبەر دەمی سەرانانەکەمان بۆ خوارد یاخوا تەمەند درێژ بن هەرۆکۆی ماڵی من ئێمە شۆک و دانیشتین هەتا پێنج شەشی بەنی دێبووین بەیانی زۆها هاتینە دەرەوە لە دەرەوە نانمان کاکە عەبدوڵای مامەجی ئەوە بۆی جێڕێیتەوە سپاس دەکەم کاکە ڕۆمێڵی هونەرمەند ڕۆمێڵ عەلیە دەستان خۆش بێ زۆر سپاس کاکە هاوکار سلێمانی هاوکاری خۆشەویست کاکە پۆڵات هاوکار سڵاو ڕێز و خۆشەویستی بێ بۆتان بەرهەمجاف هونەرمەندی خۆشەویست تاویش ڕێز و سڵاوم بگەینە بە مامەجزا زۆر سپاس دەکەم دانیار سڵاوتان لێ بە سڵاو بۆ تۆ ئالام فەخرەدین بولبولی باخی ژین الله ڕاست بولبولی باخی ژیان داگەڕێم بە لایەرە ئەلان بیرمانە خەیتەوە هيدتي بيداجنا لو دورة ولو زمنا هيدتي بيداجنا لو دورة ولو زمنا هر كرق ياري نبي بدبخت مار بيرانا هر كرق دوستي نبي بدبخت مار بيرانا بلبلي باغي شيان دا قريبات وياران بلبلي باغي شيان دا قريبات وياران خود ابو خوي ديزاني شد بمبو بالايشيان خود ابو خوي ديزاني من شد بمبو بالايشيان
شوشەی گوڵاوێ ئەمین دەڕوا بۆ ئەوێ گردش و شەی گوڵاوێ هەموو دنیا دەیزانێ دنیام بێ ئەمین ناوێ هەموو دنیا دەیزانێ من دنیام بێ ئەمین ناوێ بولبولی باقی ژیان داگەڕێ بە دوای یاران بولبولی باقی ژیان داگەڕێ بە دوای یاران خۆدا بۆ خۆی دەیزانێ شێت بووم بۆ باڵای پەخشان وەدەم خۆش بێ ناڵم هەمووی بیرەوەریە هەمووی یادگاری ئەو جیلەیە ئەو نەوەیە جا خۆزگە مەقامەکەشی بڵێ خۆ ئێستا توانین لەم بێدەنگای بڵێ مەقامەکە بەسەر چاو حەزگەم پەیوەندی وەرەگرین بەڕێوەبەری پەیج و کەناڵەکەمان لە هەولێری خۆشەویستەوە لە هەولێری زینەوە کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو و ڕێز بۆ تۆ کاک ئەحمەد گیان ئاوارە سڵاوتان لێبێ و کات باش مامەد جان زۆر سپاس کاک ئەحمەد گیان ڕۆحەکەم خۆشبانیتم دەست خۆشە بەرنامە جوانت لێ دەکەم بە خێرات میوانە بەڕێزەکان دەکەم یاخۆ سەرکەوتوو بوون و دەنجی نەبێت ئینشاءالله زۆر سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویستمان کاک ئەحمەد گیان دەنگ و ڕەنگمان چۆنە بیستی لە هەولێرەوە بەرنامەکە باش جێبەجێ بەخۆمامە دەستی کاکڕێباز خۆش بێ زۆر بێ عیبە زۆر سپاس دەکەم خۆ زای منەوەی قەلەقی ئەوم بزانم ئایا چۆنەگە دەنگەکە والله ئاگادارم بەرامبەر لای بەکەم ئاگادارم یاخۆ دەستان خۆش بەخۆ سەوتەکە و هەم سوورەکەش بێ عیبە لەخوا بە زیاد بێت کاک ئەحمەد گیان ئەم تۆمارانە دووبارە نەبێتەوە من کاک حامید وەکو خۆی باسی کرد بۆ هیچ شوێنە بۆ زۆر شوێن ناچێت یعنی کە هاتووەتە لای ئێمە ستودیۆکانی ئێمەی جوانتر کردووە ڕازێگومان ئەمانەیە و دەنگە جوانە ئەرشیب کرێ بۆ نەتەوەکەمان هونەرە میلیە جوانە کاک ئەحمەد گیان یاخۆ لەشی ساغ بێ دەستەکانی خۆش بێت ڕێزسلام لە هەولێرە تاکو سلێمانی بۆ میوانەکانت سواز بۆ توی ئازیز و خۆشەویست کاک ئەحمەد خۆش بن با کاتتان نەگرم کاتێک خۆش بێەوە سەرکەوتوو بن چاو ماجەکەم زۆر سپاس خۆشبانیتم ماوە پێم خۆشە ئەگەر مەقامەکە تەواو بکات دوای ئەوەش یەکسەر چی بە دوایە دوای مەقامەکە توانێت یەکسەر باشە باشە مادەم وایە بەدڵی خۆت وەڵا بەدڵی خۆت چاوەڕی بەرهەمێکی زۆر پڕچێژ و کوردەواری و فۆلکلۆری و میلێکی جوانێ هەرەوەڵا ڕاستەکە ئەو بیرەوەری ئەمە هێم سلێمانی هەمووی لەگەڵ گۆرانی تۆیە هەرەوەڵاوە ڕێک جێ خۆتی دەستم دەم کوژی بەنازان قادری کەشتی شکستم کوشتومی بەنازان دوو تەیمەم چی کەوتا دەستم لێم دەگرێ ڕێبازان سەرچی هەنیەتێک پڕژاندەم کوژیە بەنازان پیر لە مژگانت هەڵەوەشان کوشتومی بەنازان دەستێ جوانترە لە چیژان لێم دەگری ڕێبازان
دەستە و نەسەردەم کوژێ بە نازان دەستە و نەزەردەم کوژێ بە نازان لە بەرعەمرد بێجان و سەرکوشتومی بە نازان لە فەرمانی تۆ نەسمە دەرلێم دەگری ڕێبازان لە فەرمانی تۆ نەسمە دەرلێت گرتم ڕێبازان یاخوا دەستان خۆش بێ دەمە خۆش بێ ئای سەیران کراوە بۆ گۆرانیە ئای شایی کراوە ئای زەماوەندی پێکراوە ئای سەرکەوتنەکان بەوە تۆمار کراوە چەندین نەبەردی تۆمار کرابێ یا چەندین بۆنەی خۆش بژوێنشمان ماوە ئەبێ گەشتێ بکەین بە ناو گۆرانیانەیە مامە جەزا ئەوە بژوێنە نەبوو هۆی شیاری مامۆستا هێمنە مامۆستا هێمن دەڵێت دژوێنە هەموو وڵات دژوێنە تازە بوو بۆ بژوێنە خەڵک لەبەر ئەوەی ئەو کاتی من نەمان دەوێرا بڵێن دژوێنە وایە لە ترسی بێگومان کردمان بە بژوێنە دەستان خۆش بە بەڵام ئێستا ئەوێرین مادەم وایە چۆن بەدڵمان بوو خۆشەویستان دواتر یەکەیەکە وەڵامتانێمەوە بەڕاستی عەبدوڵای مام حاجی ئەڵە سڵاوتان لێ بێت مەبەستی دیارە کاک حەمید ئەڵە شێر پیریش بێت هەر سامی گرانە سپاسەکەین ڕەحمانی حاجی لە ئەڵمانیا وەڵە سڵاوتان لێ بێت سڵاوتان عەرزەکەم زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد خۆشناوەتی سپاس دەکەم کە و کۆمەنتی بڵاو کردێتەوە کاگە دریسی بێدارانی پێشکەشکاری سەرکەوتی بەرنامەکانمان ڕێز وستاوی هێز زۆر سپاس سواز بۆ ئێوە ئەو بژوێنەیە ئەو دژوێنێش گۆرانێکی خۆش ئەگەر ماندوو نەبی بتوانی پێشکەش بکەی بەڵای ئەگەر پێت باش ناوڕێکی تێکین بەسەر چاوم دوای ئەم گۆرانیە با ئەم گۆرانی پێشکەشکەین ئەچینە لای گۆرانی تری کاک حەمید بێ کەس دوای ئەوە ئەچینە لێنەوە ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی کە دامان ناواتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکانەوە کاکە مالپەڕۆش ئەڵێ هەر بمێنن ئەو کۆڕە هونەرێ جوانە تەمەند درێژ بن زۆر زۆر سپاس کاکە کەمالجیان سپاس بۆ تۆی بە ڕێز و خۆشەویست خاسەکەوێنم کە لە هەڵ نیشتووە خاسەکەوێنم کە لە هەڵ نیشتووە خاڵی ڕەش و سووری بە جوود ڕێشتووە خاڵی ڕەش و سووری بە جوود ڕێشتووە ماڵ و مەڕ و سامانی کێ بیدووە خاسەکەوێنم کە لە هەڵ نیشتووە
دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ خۆشەویستان مەچینە لای ناوبڕێکی کورت و ئەگەڕێینە وڵاتان. میلی رادیۆی ئۆتۆمبیلەکەت بخەرە سەر شەپۆلی 94.1 رادیۆی میلی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی کارگای دڵانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی ئاوی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. لەکاتی گەشت و ڕێکردنجا میلی رادیۆی تۆمبیلەکانتان بخەنە سەر شەپۆلی 94.1 نەخۆشی تای تۆم دڵبەرنیگایێ رادیۆی میلی گەڕیان بکەن باوەڕێی گەشتەکانتان بکەن باوەڕێی گەشتەکانتان. بێزاری لە گرانی و خاوی هێڵی ئینتەرنێتەکەت لە هەلێکی ناوازەدا کۆمپانیای فاستلاین با هاوکاری کۆمپانیای کورتێل ئۆفەرێکی تایبەت بۆ ماوەیەکی دیاری کرا و دابین دەکا کە پێک دێ لە هێڵێکی ئینتەرنێتی فاستلاین و هێڵێکی نۆرمەڵ و یەک مانگ ئینتەرنێت و مۆدیۆمێک تەنها بە 29,000 دینار. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارەیەوە بکە 053 57 80 یان سەردانی بنکەی سەرەکی بکە لە ڕەند گەلەری. یادی جاران سەردەمی زێڕینی هونەر سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها رادیۆی گەڕیان. رادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەنجان. گەرەتەوێ کاتێکی خۆش و ساتێکی ئارام بەسەربەریت جۆ لە رادیۆی گەڕیان بگرە. چۆن لایە سەفایر بووی لایە بووی قایان ئاوایە هاتایە وایە عزیزم. رادیۆی میلی گەڕیان دەنگی هەمووانە. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی بێنە لەو سۆرانە چاوەرە یاری داغەوشن بێنە لەو سۆرانە چاوەرە بتوانە تەمەنیەک و لەگەڵ یا بەسەربەرە لەگەڵ یا بەسەربەرە. گەر ئەتەوێ گوێ لە دەنگی سروشت و لادێ و کانی و چیاکان و بولبولی کوردستان بگری گوێ لە رادیۆی گەڕیان بگرە. خۆشەویستانم گەڕاینەوە خزمەتتان. دیارە لەو ناوبڕەیە کاک حامید شتێکی بیرخستمەوە ئەو سەردەمانە ئەوەنە بەڕاستی خەڵک فەقیر بووی تر هیچ شتێک نەبوو. شەوکە دانیشتی نەماڵی ئێمە بەرهەمەکە تۆمار بکەین کاتژمێر تقریبا 6 ئێوارە بوو دانمان خوا بوو لە دەرەوە لەبەرەوەی ماڵەکە بڵێن خێزانوشتیان نەما بۆ خۆمان بووین بۆ تۆماکردن دانیشتین. هاوڕێکی خۆشەویستی خۆمە ناوی کاکستی قەمەفۆزی پۆلیس بوو دەوری بوو بە 12 شەو وڵا دوای یەکی ئەوانەش بوو وتی برسیتان یەتمان جا برسیشمان بێ هۆکۆێسان نەبوو مەتەمان نابێتە بێنی وتی ئەخە برسیتان وتمان وڵا سفرەی هێنا دای خست نازم چەند نوع برنجی لێنا برنجی زەرد برنجی سوور برنجی سپی نازم بە برنجی لێنا ئەوتم باشەمە لەکوێ بوو گەڕا بوو بەسەر جۆشتەکەی ماڵەوە بە خۆی خواردنێکی جوانی خستە بەردەممان و خۆش نەبوو ئەو شەویشی خۆش و تایبەت بوو کە کاک حەمید بیری خستمەوە
کاک گۆرانی شێسڵی داوای گۆرانی ئامینی کردووە بە دەنگە زوڵاڵەکەی کاک حامید بێکەس و من خۆشم داوای گۆرانی بژێنم کردووە بە دیارە گەشتێکی جوانەکەین بەناو گۆرانیەکانە بەڕاستی دەنگی کاک حامید ئەو دەنگەیە کە هونەری میلی ڕاستەقینە من بەمانە ئەوترێ بەڕاستی هیوادارم ئەو گەنجانی کە هونەری میلی پێشکەشەکەن ئێستا بە هەمان هەروەڵا کاکە گەرمایەتی کاک حامید کاک ڕێباز دەڵێ گەرمایەتی وەکو جاری تر ئاماژەم پێیەوە خۆشە هەرچێکمان کرد لەبەرەوەی وتمان بۆی منەتی کەسمان لەسەر نەبێت باش و دوێنە چوین لە ماڵی خۆمان دوو سبریتمانە بوو دانێکمان لێ کردەوە دانێکمان هێنا بۆ ئێرە بەزشان نەمان بەستۆ ئیشەڵا ئەم ساونەیە نامێنێتە تۆزە ستێدەکانی ڕادیۆ گەڕان فێنگە بێتەوە ڕێمازیان لە ڕۆژانی داهاتووە چکە شەرمەزای لای میوانەکانمانە بووین بەڵام میوانەکانش لەوە تێگەن ئێمەمانەیە خزمەتی هونەری میلی بکەین کاک حامیدجان هەروایە زۆرێک لێرە لە هونەرمەندانی هاوشێوەی خۆت هاوڕێکانە هاوڕێدێرینەکانە هونەرمەندە زۆر ناودارەکانە و یاتونێت ئەم ڕادیۆ و ئەوە بە درێژایی ئەم ساڵونیەوە نزیکە بینەوە بۆ 2 ساڵ لێرە خزمەتێکی زۆرمان کردووە بە هونەرڕادیۆی گەڕان شوێنی هەموو هونەرمەندانە هەر بە دڵنیایی وایە ئێمەمانێتەوە بێت ماڵی هەمووان بێت ماڵی هەمووانە سوپاس دەکەم کاک حامیدجان جارێک تر لەمەوە ڕادیۆی گەڕیان بە ئێوە نیتر جوانتر بوو کاک مەجلیزیرەکەەوە تا لە کەلارەوە ئەڵا گوڵبارانتانەکەم سڵاو لە دەنگی ڕەسەنی کوردی کاک حامید زۆر سپاسێکم ئەڵا هەمیشە گوڵ هەمیشە جوانن زۆر زۆر سپاس قوربانە بم چینە لای کام گۆرانیان ئامینەکەی گۆرانی شەی سەدیق یا وەڵا بەکێفی تۆ وەڵاو ئامینەیەمان پێ خۆشە مادەم داواکاری خەڵکە مادەم داواکاریەکانی خۆمان بۆ دوایی ڕۆیند ببێنەی ئاسکە ئاواتی دڵمی ناسکە ڕۆیند ببێنەی ئاسکە هەر وەختێکی ئەمنت دید خۆتقی تو قۆز و ساسکە مەربە ببە بە یارم لەو دەردم خلاصکە ئەگەر نابی بە یارم بەس دەلای خەڵکیم باسکە بەس دەلای خەڵکیم باسکە گۆشەی زیندانێ با ببرم بە بێکەسی زۆر خۆشە لەگەڵ یارت بە جوت بچێشی یەکسی کاک زەرزای دەدوێنم دایمە بۆ من ڕئیسی دەرجارە من لێ دەپرسی پەروانە شێتم هەر وەک دێوانە بە خەڵکی دەڵێ خەزم بەمنی دەڵێ بێگانە لێرە بۆوی دەڵێن بەڵێ ڕادیۆی گەڕیانە بێڵێ دێڵەی دێڵێن بەڵێ ڕادیۆی گەڕیانە دەستوری کاک جەزایە دێڵم لەو بەندانە دێڵم لەو کەلیمانە ئێرە ڕادیۆی گەڕیانە ڕاستی ماڵە هەموانە ڕاستی ماڵە هەموانە
تحمل كم أختاقي يجاري عيباتي دست الدملي كم أصفي خيالاتي خم بيادة سينوز الكم هنجر يا بارا موا وقت خم تشيرو الكم وقت خم تشيرو دەست خۆش باوەڕتان بەمە سەیری مشیر مەکرد ماشەڵا لەگەڵ کاکە سەرۆڕانەی ماشەڵا ئەو ئینسیجامە یا سەیری ئەو نەیژەنینەی کاکە مشیر بکەن چۆن بە ڕۆح ئەو باڵەبانە ئەهەژێنێت هەر بەهەژانن ئەماگە خۆی بەهرە نەبێ بەڕاستی بەهرەیەکی خوایی نەبێت مەسەن ئەو سەردەمەی کە کاک حەمید گۆرانی وتووە تقریبا 40 ساڵێک زیاتر لەمە پێشەوەی من ئاگادار بم یا کاکە مشیر و باوکیوان ئایا چێ فێری باڵەبانی کردەوە خۆ ئێستانی ئەم سەردەمە بێت هەوڵی لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی یۆتیوبەوە لە ڕێگەی سوۆسیال میدیاەوە خۆت فێرەکەی یا ئەو زەربەی کاکە سەرەوە یا گۆرانیەکانی کاک حەمید ئەگەر هەبوو بێ ئەو سەردەمە ئەوە سەردەمی قەوان گۆرانی میلی هەر نەبوو گۆرانی نوعێکتر هەبوو بەڵام کە تەسجیل پێیا بوو پێوتێ تەسجیل ئامێری تەسجیلی شریت بە یەک تەسجیل بوو بە یەک تەسجیل بووە ئایا کاک حەمید لە گوێگرتن لەو تەسجیلەوە لە گۆرانەکانی دیارە ڕۆژهەڵاتەوە چکە سەرچاوی هونەرە میلیە من جارێک تێڵێمەوە ڕۆژهەڵاتە بەڵێ دیارە کاک حەمید دەبێت گوێ لە گۆرانەکانی ئەو سەردەمە ڕەنگە ڕەسوولی نادری و عەلی خەندان و ئێترەوە خۆشی بزانێ ئەگەر عەلی سەردەشتی و بێت لەوانەوە ئیلهامێکە دۆرگێت پێوانێ کاک حەمید قوربان جا هەروە بووە بەڵامیەوە بەڕاستی بە شێوازێکی بەدەنگی خۆت بە ڕەنگی خۆت جیاوازەکە لەوەیە هەیە لەم سەردەمەیە بە عیبارەتێک پێڵن کۆپی پێیس هەر ئەچێ ڕێک لاسایی کەس دەکاتەوە بەس تۆ وانە بوو کە هاتی ناو دنیای هونەرەوە هەر حامید بێ کەس بووی مەسەن مەحموود محەممەد کە هات هەر مەحموود محەممەد مەسەن بەدەنگی خۆتان بەدەنگ و ڕەنگی خۆتان ئەوە شتێکی جیاواز بوو جێگەی خۆتان کردەوە ناو هونەری میلیە بەختیار بەردەکەڕێ لە خۆزگە لەگەڵ کاگڕەزا جوولەکانی دانیشت وەڵی نازانم شتانەی لەگە کاگڕەزا جوولەکانی بەیەکەوە ڕێبواری سەڵاحڵە ڕیتمەکەی زۆر خێرا بوو وەڵی تکاک ڕێبواجان ئەم ڕیتمە شادەیت پیاوەڕاستی هەتا بڵێ خۆشە کاکەمال پەرۆش ئەوش هەر قسەکەی منی کورە گۆرانی ڕەفیقان قابلیە و ئەم جەوە ئەو سەوتەیە نازەم ئەوترێ ئێستا دەوەڵا بە ئەو گۆرانشمان پێشش کەس گۆ نزیکە بینە لە کۆتایی بەرنامە ئێمەش یەک ئاواتمان هەیە ئەم گۆرانیان ئەمە ڕیکۆرد بێت و ئەرشیف بێت و پێشکەشی بینەران و بیسەرانمانی بکەیت لەبەرەوەی ئەم دەرفەتانە دووبارە بوونەوەی تۆزێک قورسە کاکە مشرجیان سواز دەکەین.
ستبيبات علاجي دردكم قدينا كردي دەستان خۆش بێ هەردوو ژەنیاری بەتوانە کاکە سەرڕانەیە و کاکە مشیر تاقانە بەڕاستی تاقانەیە کاکە مشیر ئێمە مێژووکی دوو درێژ 30 ساڵەمە پێش من و کاکە مشیر وەیەکەوە بەس خۆم پیر کرا ئەگەروا بێ ئارەوەڵا کاکە ئەزانم کاکە لە دوکان بەو لاوەی تر تۆ بڵێ هەتا هەولێریش ماشەڵایەوە ئەستا کاکە مشیر زانم لە هەولێرە خزمەتێکی جوانی هونەری میلیەکان کاک مشرجان دەست خۆش کاک حامیجان ئەو دەنگە خۆشویستی خاستەکەەوەکەی زۆر خۆشەڵێ بەس خاستەکەەوەکەمان پێشکەش کرد کاک کاک سابیرزادە لە بیدایەتێم لایڤەیە کە تەواو بوو توانێت بچیتەوە ببینیت قوربان بەڕێز کاک ئەحمەد خۆشناوەتی پێڕاگەیانم سبەینە بەرنامەی هونەرستان هەر لێرە لەم ناو ستۆدیۆیە کاژمێر 3.5 پێشکەشەکرێ لەلایەن هونەرمەندی میلی بەتوانە هیوا عێراقی میوانداری هونەرمەندی دێرین جەزا عەبدوڵای کردووە لێرە هیوادارم سبەینە بینەری و بەرنامەیەش بن کاک حامیدجان دوایین گۆرانی کە پێشکەشەکەین دیارە بژوێنەیە بەڵام پێش ئەوە ئێمە کۆتایی بەرنامەکە بێنین کێکین بە دیاری بەرنامە تۆ چیت هەیە هەچ لە یەک لە ئێمە لە ڕەخنەی لە ڕادیۆکەمان لە کۆمەڵی هونەری میلی لە هەچ شتێکت هەیە پێمان بڵێ قوربانجا ڕادیۆیەکەتان بەڕاستی هونەری ملی زیندوو کردویتەوە زۆر سوپاس دەکەم یعنی ئەوەی کە ئەو ڕادیۆیە کردویتی کەس نەیکردووە جێگەی گلەی نییە حەقە خەڵک هاوکاری بکە ئەوانەی کە بە هونەر هەیە خەڵک مەسەلە دەسەڵاتدارە هەیە مەسەلە کابرا شکی هەیە سەروەتی هەیە حەقە ئەو شوێنانە هاوکاری بکرێ بۆی زیاتر پەرە بستێنێ چکوکە ئەوە نەما هونەری ملیش نامێنێ کە هونەریش نەما لە وڵات هونەریش نەما هونەر ناسنامەی نەتەوەکان قوربان کوردی تۆ ئێستا من خەفە دەخۆم جارویە بەناو بازارە گوزەرێکەکەم جاران کە پیاسەیەک مەگە بەجادەی مەولویە ئەچوون بۆ ژێ پردەکە و بۆ بەر بەرەدێکە ئەتوانم بڵم 100 پیاوی جامانە بەسەر و قیافە جوان مبینی بە جلی کوردی ڕانگ و چۆغا مراخانی ستارخانی جلی ئێساوە نبینم زۆر خەفە دەخۆم ینی ئەوەش کەم بۆتەوە کەلتورە جوانەوەش لە خوای بەزار زیاد دەبێت بە ئیزنی خۆی زیاد دەبێت ئینشەڵا کورد سەرکەوتووە بێت و ئەم خەیرانانش تێپەڕێنین سواز بۆ ئێوە کە لەم زروفە ناخۆشیە دڵی خەڵکتان خۆش کرد دیارە ئەم ڕادیۆیە بە بەشداری هەموو هونەرمەندە میلیەکان کێنێرە بە خۆبەخەژێن و بە هاوکاری 21 کارمەندی خۆبەخشی مادونەناس کە شەو ڕۆژ هیچ هەمووچانی هەموویان بەبێ بەرامبەر ینی هەر هەمیان لە هەموو دەست و چاوانێک کە هەموو بەرنامەکان پێشکەشەکان هەمووی خۆبەخشن مۆنتێر و وێنەگر و هەمووی خۆبەخشە توانیمانەکە خزمەتی ئێوە بکەین زۆر زۆر سوپاسانەکەین دوای وەڵامی یەک بێکی کۆمنتەکانتان ئێمەوە ئەچینە لای دیاری بەرنامە سوپاسی بێپەیانم بۆ کاکە مشیر تاقانە یەک دنیا خۆشەویستی هەیە لای من چکەم و پیاوازام چەند هونەرمەند چەند بەرهەمی هونەری هەیە کە ئێستا هەیە لە ئەرشیفی نەتەوەی کووردا بۆ هونەری میلی کاکە مشیر و کەسوکاری و ئەو خانەوادەی کە لەو دەبەرە بوون لەگەڵ کاک سەرۆژ ئەمڕۆ سواسەکەم بە ڕیتمە جوانەکانی و بە ئێخاع جوانەکان بە زەڕ بە کوردیەکە بەژار سواسی ئاوارە تەختەخەکەم کە لەگەڵمان بوو لە ستۆدیۆ سواسی بێپەیانم بۆ کاکە ڕێباز کە زۆر مادونە ناسانە بەرنامێکی جوانی لەگەڵ ئامادەکردنی کاک ئەحمەد خۆشناوەتی وهەروە هاوڕێی خۆشەویستمان کە ئەمڕۆ لێرە نییە کاک ڕێبازی شوێنەگرتنەکەشی گرتووەتە ئەستۆ کاک بورهان ستا بورهان هەورامی کە پرسیان هەبوو لە تەوێڵە چوو بۆ پرسەکە پرسە سەرخۆشی خۆمان ڕاگەین سەرخۆشی خۆمان بۆ کاک بورهان ڕاگەنین خوای گەورە جیماوی بەهەشت بێ لەگەڵ دوایین گۆرانی بژوێنە کە خۆی دژوێنە بووە پێشکەشیەوەی خۆشەویستەکەین بە دەنگە زوڵاڵەکەی کاک حامید بێکەس منش لای خۆمە ماڵاوایتان یەکەمەوە دوایین دیاری بەرنامەی ئەمڕۆمان بووە کە توانیوانە خزمەتیەوەی پێ بکەین جارێکتر سپاسی کاکە مشیر و کاکە سەرۆڕانیەکەم و کاک حامید جارێکتر سپاسێکم کە ماندوو بوو لەم گەرمایە لەگەڵمان ناتوانی ئەو بەرهەمە جوانانە پێشکەش بکەین.
همولات زنده بوتا ومالات زنقيبانا مريهات براو جستان سخيرات زنقيبانا مريهات براو جستان سخيرات لقلاتي سنگاني بدور بيني دروانم لقلاتي سنگاني بدور بيني دروانم مع جواي لخاتي يا رجوانم ثولي جزواني بيدام دمي جدي جزوانم قبل تدارك بقري او شولمي ميوانم قبل تدارك بقري او شولمي ميوانم شمم دينن لقلاتي سنگاني دادني شمم دينن هركز درسوزي من بيه دربيني كم بودينن دروان من ورانيي دروان من ورانيي فرفر لتشاف شيهنن يار لني قلان دايا كل خوي بخرا دجينن عندك لاقي دشينن هند تجبا وشينن عندك لاقي دشينن هند تجبا وشينن بشوينا همولات زنده بوتا ومالات زنقيبانا مريهات براو جستان سخيرات زنقيبانا مريهات براو جستان سخيرات دەنگی ڕەسەنی هونەرمەندان